بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا مقلب القلوب ثبت قلوبنا على الإيمان يا حي يا قيوم برحمتك أستغيث ئامادەبوانی بەڕێز سڵاو و ڕەحمەتی پەروەردگارتان لێبێت دیارە بەندەش لە دوورەوە بەهرەمەندم لە زنجیرە کۆڕ و سیمینار و وانەکانی ئاسایشی ڕۆح و دیارە گرفتی سەرەکی ئێستای خەڵک بەگشتی بڵێن خەڵکی موسڵمان بریتیە لەوەی کە ڕۆحمان ئاسوودە نییە یان پەیکەری ڕۆحمان تێکشکاوە بۆیە بنیاتنانەوەی پەیکەری ڕۆحمان بەڕاستی یەکێکە لەو بوارە گرنگانەی کە جێگای دەستخۆشیە لێرەوە کاری لەسەر ئەکرێت کە چۆن ڕۆحمان پەیکەری ڕۆحمان بنیاد بنێینەوە چۆن ئارامی و ئاسایش بۆ ڕۆحمان بگێڕینەوە چونکە ئەمڕۆ بەڕاستی هەوڵدان بۆ ئاسوودەکردنی جەستە یان لایەنی مادی مرۆڤەکان زۆرن لە کاتێکدا گرنگیدان بە هەردوو لا پێکەوە ئارامی یان ئاسایشی ڕۆح بەدەستدێنێ بۆی ئاینی پیرۆزی ئیسلام تەنها ئاینێکە کە جیاواز لە هەر ئاینێکی دیکە گرنگی بە لایەنی ڕۆحمانەدات کە لایەنی ڕۆح هەمیشە لە بڵندبوونەوە و بەرزبوونەوەیە لایەنی جەستەش یان قاڵبمان یان قەلبمان کە زیاتر پێویستی بە خاک و بە خۆراک و بە بواری مادیە ئەویش فرامۆش نەکراوە بەڵام چۆن بتوانین ئەم دوانە پێکەوە بەڕاستی ئاوێتە بکەین و چۆن بتوانین نەهێڵین هیچیان لەسەر حسابی ئەوی دیکەیان حسابی ئەویکەیان بخوات بۆیە بەڵام لە ئێستادا بەڕاستی خۆراکی جەستەمان ڕەنگە گرفتمان نەبێ بەو ئەندازەی کە گرفتمان هەیە لە خۆراکی ڕۆحمانە لە خۆراکی دڵمانە لە خۆراکی عەقڵمانە لە خۆراکی بەڕاستی بە تایبەتی ئەو بوارە ئیمانی و بوارە عەقیدەی و بوارە فەراغە زۆرەی کە خۆی بینێتەوە لە تێگەشتنمان بۆ ئەم بوونەوەرەیە لە تێگەشتنمان بۆ دینداری لە تێگەشتنمان بەڕاستی بۆ دنیاداری بۆیە بە پشتیوانی خوای پەروەردگار کەمێک ینی ئەوەندەی بتوانین کە لە خزمەتانە بەچی زیاتر ئەتوانین ئاسایش و ئارامی بۆ ڕۆحمان بەدەست بێنینەوە ئایا ڕۆحی ئێمە بەچی ئارامە بێ زیاتر ڕۆح کە ناونیشانی و بابەتەیە و زیاتر قسەی لەسەرەکرێ لێرەوە یان عەقڵ یان دڵ هەرێکێک لەمانە با بڵێن بەڕاستی خۆی بۆ خۆی پێناسە و هەڵسەنگاندنی دروستی خۆی بۆ هەیە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دڵ بە تایبەتی چاوی هەیە عەقڵی هەیە بەدەلیلی قورئان لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور يعني گرفتیان لەوان نییە کە دوو چاوی سەریان نابینێت چاوی ئێرە نابینێ گرفت لەوان نییە بەڕاستی خودی عەقڵێک کە هەیە هەڵسوکەوتی پێ دەکەن پرسیاری لەسەر بێ بەڵام ئەو عەقڵەیە کە ناوەکیە ئەوەیە بەڕاستی کە بیر ناکاتەوە گرفت لەوان نییە دوو گوێیان نییە یان هەست بە ئەم لاولا ناکەن بەڵام خاوەنی گوێیەک نین کە حەق ببیستێ بۆیە بەڕاستی لێرەوە یەکێک لەو خۆراکە گرنگانەی کە جێگای خۆیەتی زۆر گرنگی پێ بدرێ بریتیە لە پرۆژەی وەڕەبەکە فەکەبیر چۆن حاڵی بین لەوەی کە پەروەردگارمان بەو گەورەی کە هەیەتی و لە قورئاندا پێناسە کراوە پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵاتو وسەلام پێناسەی کردووە ئایا ئێمە ئەڵڵاه جەلە جەلالوه بەو گەورەیە دەناسین بەو گەورەیە مامەڵەی لەگەڵا دەکەین کە دەفەرمێ وەڕەبەکە خۆی ئەمرەکە وەڕەبەکە پەروەردگارتان پەروەرێرەنەتان یعنی خالقتان دروستکەرتان فەکەبر وەکەبره تەکبیرا لە بەرامبەر ئەو ئەڵڵایەی کە وما قدر الله حق قدره قدر و ئەندازە یان حورمەتێک ڕێزێک کە شیاو بێ شایستە بێ بە ئەڵڵا کە ئەمە بەڕاستی ئارامی بە دڵمانە بەخشێ ئارامی بە جەستەمانە بەخشێ ئایا لەو ئاستاینیان نا ئەو بوارەش بەڕاستی کە بوارێکی ئیمانیە هەم بوارێکی عەقیدەیە هەم بوارێکی شە بەڕاستی کە ئەمڕۆ لێی غائیبین یعنی
ئەمڕۆ زۆر مەسەرەن ڕەنگە چاومان شتی دیکە ببینێ یان بخوێنێتەوە یان دەستمان مەشغوڵ بێ یان حتا زمانمان بە قسەکردنەوە چاومان بە هەواڵبینین و هەواڵ خوێندنەوە مەشغوڵ بێ بەڵام ئێمە چۆن بتوانین بچینەوە ئەو ئەخلاقیاتی سەحابەی کە هەیان بوو کە زۆر ئارام بوون تەنانەت جەستەیان کە گرفتی نەبوو بەرهەمی ئەوە بوو کە بەڕاستی عەقڵیان دڵیان چاویان زمانیان هەموو ئەندامەکانیان عیبادەت و بەرنامەی تایبەتی خۆی هەبوو کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە بەڵام ئێمەوە ئازانین عیبادەتەکانمان کورت کراوەتەوە و کۆمان کردووەتەوە تەنها لەو ساتە وەختانەی لە 5 فەرزا لەسەر بەرماڵ جێبەجێیەکەین ئەگەر تەنها خۆراکی ڕۆحمان بریتی بێ لە 5 فەرز لە کاتی دیاریکراوە ئەویش بەو جۆرە کرچ و کاڵ و خاو و خلیچەی کە هەمانە بێگومان نابێتە مای ئەوەی کە ڕۆحمان ئاسوودە بێ نابێتە مای ئەوەی کە ئاسایش زاڵ بێ بەسەر دڵ و ماڵ و وڵاتمانە بۆ چونکە ئەم ڕۆحی ئێمە زۆر لەوە زیاتری پێویستە بۆیە دەبینین پێغەمبەری ئازیزمان صلی الله تعالی علیه وسلم ئەگەر ینی ڕۆژێک لە ژیانی پێغەمبەری ئازیز وەربگرین تەمان ڕۆژێک زۆر زۆرە بەڵام لە ڕۆژێکدا بەس بوارە ڕۆحی و خۆراکی ڕۆحی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وسەلام وەربگرین ئەجینا بچینە ناو یەک ڕۆژ ژیانی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وسەلام دەتوانی ڕیسالە و بەحثی لەسەر تەقدیم کەیت و بنووسی دەتوانی ڕیسالەی گەورەی لەسەر بهێنی بەڵام لە ناو ڕۆژێک لە ژیانی پێغەمبەردا صلی الله تعالی علیه وسلم بنمونە لە پێش نوێژی بەیانی هەتاوەکو شەوێکی دیکە دەست پێکاتەوە با بزانین ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم لەگەڵ هەموو گەورەی و لەگەڵ هەموو ئەرک و لەگەڵ خێزانداری و لەگەڵ خەمی دەوڵەتداری و لەگەڵ هەموو خەمی هەمووان و هەژارانیشدا بەڵام ڕەسوول الله علیه وسلم بینی خۆی و خوای پەروەردگار خاوەنی چەندێک ذکر بوو خاوەنی چەندێک وەلە ذکر الله ئەکبەر لەگەڵ ئەڵڵادا جەل جەلالوه چەندێک ذیکرەکانی دەست پێوە دەگرت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە کاتی قورئان پێش بانگمان بۆ باسەکات پێش بانگی بەیانی دوو ئایەتمان هەیە دەفەرمێ والمستغفرین بالأسحار ئەوی کەیانە فەرمێ وبالأسحار هم يستغفرون گرنگ ئەوەیە هەردوو حاڵەتەکە کە سحور پێش نوێژی بەیانیە واتە کاتی پارشێوە ئایا کاتی شەو نوێژە یان کاتی ذیکرە یان کاتی ئیستیغفارە بە تایبەتی تەمەن کاتی شەو نوێژ نییە یعنی سەحابە حاڵی بوون تەواو ئیتر کە کاتێک ئەوەندەی ما بێت دەدەقە چارەکێک توانی شتێ بخۆیت کەسێک بێوێ بە ڕۆژ و بێ ئەم کاتە کاتی خۆراکی ڕۆحە دەفەرمێ والمستغفرین بالأسحار لەگەڵ ئاەتەکەی دیکەدا هەردووکیان ینی پلە باڵاکان بەهرەمەندان ئەوانەی بەڕاستی ئاسایشی ڕۆحی خۆیانیان دۆزیوەتەوە لێرە دێن ئەڵێن ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله بۆ بە تایبەتی چونکە کاتەکەی ئەو کاتەیە کە ڕەب العالەمین هەموو شەوێک دێتە ئاسمانی دنیا کە دێتە ئاسمانی دنیا هاتنێک شیاو بێ و لایق بێ بە ڕەب العالەمین جەل جەلالوه بەڵام زۆر گرنگە بپرسین بۆ دێتە ئاسمانی دنیا خطاب و فەرمان و فەرمایشتی چییە ئەلەوایە خوای پەروەردگار فەرمێ هەل من سائل هەیە داواکار هەل من تائب هەیە تەوبەکار هەل من مستەغفر خەڵکێک هەیە بڵێ ئەستەغفر الله بۆیە ئەستەغفر الله ئالەویادا تەنانەت دەفەرمون کاتێک سەییدونا یعقوب کوڕەکانی داوایان کرد کە لیان خۆش بێ و خوا لیان خۆش بێ و داوایان بۆ بکە کەی داوای بۆ کردن ئەو کاتە گەر بمانەوێ گرفتێکمان هەبێ کێشەیەکمان هەبێ خۆمان منداڵمە هەر کەسێک ئەلەو کاتانە دوعا بکەین ئینشاءڵڵا کاتی گیرابوونی دوعایە بە تایبەتی دەی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام ئیتر شەو نوێژەکەی باس ناکەم پێشتر کردوێتی چونکە بە نەسی ئایەت ڕەسوول الله عەلەیهی سەڵات وسەلام کەمێک لە شەو نەبوایە زۆرینەی بێدار بوو سەحابەیە كانوا قليلا من الليل ما يهجعون ئەوان ئاوها بوون بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی ئامادە کرد بۆ نوێژی بەیانی
کە نوێژی بەیانیە کرد ناو نوێژەکە چەندێک ذکری تایە ئەی خۆ نوێژ ذکری لێ بکەیتەوە زۆر ئاسانە هەر دەست پێەکەی الله ئەکبەر بە الله ئەکبەرە دەست پێەکەی بانگەکە و وەڵامدانەوەی بانگەکە و قامەتەکە هەمووی هەر بە هەمان شێوە خۆراکی ڕۆحمانە لە ناو نوێژەکە الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا خوراكي روحه دوباره ياندي فرمو أم آياتانا وجهت وجهي ياندي فرمو اللهم باعد بيني وبين خطايا كما باعدت بين المشرق والمغرب اللهم نقني من الخطايا كما ينقى الثوب الأبيض من الدنس اللهم اغسلني من الخطايا بالماء والثلج والبرد رسول الله عليه الصلاة والسلام أم دعايانو چنين دعاي تريكر إنجا أمي تواوكر أشوب الركوع الله أكبر سبحان ربي العظيم سبحان ربي العظيم وبحمدي بهردوكا ليرة هلا سايوا تنها شوينك كالله أكبريت يانية لن يعشى سمع الله لمن حمد لبيانيانا هلا ونيا فرمو نا شدو عايكي دول ريجيكر ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد أهل الثناء والمجد أحق ما قال العبد وكلنا لك عبد اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد رسول الله عليه الصلاة والسلام أم دعانا أو بريقردن كتشي وكروزانا ولالانا معناه أويت يدايا من مخلوق من لوازم همو جوانيك همو قوريك همو طواويك بوتويا پروردگارم دابزي وبكي الله أكبر بو سجود سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى وبحمدي سبحان ربي الأعلى وبحمدي اللهم لك سجدت وبك آمنت باشا كمال الدعاء تري فرمو هلا سايوا چي فرمو لبيني دو دانشنكا ربي اغفر لي ربي اغفر لي ربي اغفر لي دوباره هلا سايوا ركعتكاني تر نوش برود للتحياتا بهمان شيوا تحيات يا اخوان بيش تحيات بيش سلام دانوا دعاء كر سلام يداوا رسول الله عليه الصلاه والسلام يكسر بها هم خوراكي الروح دايك خوش كانم برازي كانم اگر رجبا يكسر دعاء سلام دانوي عندي للصحابه فرمون او يكتشوب جوي ايمان رسول الله فرمو الله اكبر استغفر الله استغفر الله استغفر الله باش الدعاء نوش استغفر الله وجهه يعني قسترنج بن لمجلس دانيشين كفارتي مجلس دعاء برتي شيء سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك هلا وجناه كم ترخمي مجلسكت أما كفارتك يتي أما أيوت كاتك دشينا بيش أو سر أو بكرداري خمان بابلين ديت الدرواي غلي شيء يكسر غفرانك غفرانك بو شو كلا سر أوي غافل بي الأخوة يعني فعلا هرونا غافلين الأخوة ياما إيه باشا لأنه جاي بو شيء بيكسر بلين أستغفر الله أستغفر الله أستغفر الله چونك ديار نيوجا كمان براستي أو نيوجا نبوة كالرسول الله صلى الله تعالى عليه وسلم فرمي بيلبيلي چاوكانم دوزيوا يان بي بخشرا لكوا لناو نيوجا بويا أستغفر الله للا روخواري نيوجا كم لپلپلي نيوجا كم لسربرس كرنوان بو آسمان لنيوجا كم لدانا پوشيني جسته مثلا بو عفرت اگر شتيشي بدره وبيه لا او شويني كواج بدا پوشري يان لهر او هم خيالو دالغي كهم بولنا نيوجا كما استغفر الله انجا تسبيحات سيبسيجا سبحان الله الحمد لله الله اكبر باشا امي تاوكر نيوجي بيانيه بس نيوجي بيانيان هرم نبو اي فرمو والله خورم بسرا الله توصد جار فرمويتي الله أكبر الله أكبر سيدقيناوي صجار فرمويتي أستغفر الله أستغفر الله أستغفر الله باش الروج بويوا دعاء وذكري خوي هي نوشك معنى نوشي تشتنقاو ناوي تري هي ناوي صلاة العزيزة يعني نوجا أو نوجيك عزيزتك على إخوة أفرمي والله دعاء نوجي تشتنقاو رسول الله عليه الصلاة والسلام صجري فرمو أستغفر الله أستغفر الله أستغفر الله
حديث معناه فرمي للروج يكدا چند فرميت يستغفر الله صد حتى كان فرمي حفتا لمجلس يكا نكل الروج يكا بكاملي باشا نيورو نيوشكا چوانكي تو ذكر كان دوباره عصر دوباره ذكري واران نوجي مغرب نوجي عشاش باشا هاتين قشتي نكو انا مي ذكري خوي هي هاتين قشتي نوا جارك ديك الرسول الله عليه الصلاه والسلام دخويتوا دنويتوا كانويتوا چندك خوراكي روحي بيه ئێستا خەوەکانمان بۆ خەوی قوڵ نینە لە ڕووی پزیشکیەوە ئێمە خەوی تەندروستمان نییە یعنی خەوێکی قوڵ کاتێک ئەنویت بە مانای کەلیمە یعنی نووسبی لە ناو خەوێکی قوڵابی وە کە هەڵەسیتەوە ئارام بی فعلەن ئارام بی بۆچی ئێمە ئارام نین چونکە خەوی قوڵمان نییە چونکە نازانین بەڕاستی ینی کاتی خەو شێوازی خەو یان داڵغە و قەلەقی وەمانە هەمووی زاڵە بەسەرتا بۆیە کاریگەری سلبی و خراپی هەیە لەسەرمان ناچین ناو ئەو خەوە قوڵەی کە بەڕاستی خزمەت بە تەندروستمانەکە کە خەو نیعمەتێکی زۆر گەورەیە بۆیە ڕەسوڵ الله علیه السلام چی کردووە نەنووستووە دەستنوێژی گرتووە بە دەستنوێژەوە نوێژی کردووە 33 جار سبحان الله 33 جار الحمد لله بەڵام بۆ ئەڵڵاهو ئەکبەرەکە چەندێکە 34 جار کە بە فاتیمەی کچی فەرموو لەگەڵ ئیمامی عەلیە داوای خادیم و بەردەستیان کرد فەرمی وەڵی لە خادیم و بەردەست لە ماڵەکەتانە باشتر کردنیم ذیکرانەیە زۆر چست و چالاکتانەکات بۆیە شەو 34 جار بڵێ الله ئەکبەر ئەنجا لا إله إلا الله وحده لا شريك له ئەم ذیکرەش تەواو بکە ئەنجا قل هو الله أحد بخوێنە قل أعوذ برب الناس قل أعوذ برب الفلق فوبکە بەدەستا ئەو بۆ ناو جێگا سنەتە بێنە بە هەموو گیانی خۆتە فعلا خەوێکی ئارامتە بێ ئاەت الکورسی بخوێنە باشە سوورەتی تەبارەک مولک بخوێنە لە نوێژەکەی خوێنی بیخوێنە یان لەسەر جێگاکەی خوێنی بیخوێنە یان نازانی گوێی لێ بگرە بە مۆبایلێ بە شتێک گوێی لێ بگرە سوورەتی مولک بخوێنە گوێ لێ گرتو گوێ لێ نەگرتووە تاوا بوویت و تاوا نەبوویت و خەوتوی خەوێکی تەندروست خەوێکی ئارام هەمووم خەوەشم بۆ چییە بسمیکە اللهم ئەموت وأحیا دەمرم زیندوو دەبمە چونکە مردن و زیندوو بوونەوە بەدەستی تۆیە و بەتەما من نازانم زیندوو دەبمەوە یانە چونکە زۆرن چوونە ناو جێگا هەڵنەسانەوە بۆیە ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام بەم جۆرە ئەمە کورتکراوەیەک شتێکمانەیە ئەمڕۆ پێوترێت کەپسولات تەربەویە چۆنەچی بەلای دکتۆرێک کەپسولت پێدا ئەمەش کەپسولات تەربەویە ئەم ذیکرانە بەڕاستی خۆراکی ڕۆحمانن بەڵام گرنگ ئەوەیە ئەمە بتوانی پێوەی پابەند بی گرنگ ئەوەیە کە لەسەر ئەمە دەوامت هەبێ لەسەر ئەمە بەڕاستی دانەبڕان و نەپچڕانت هەبێ ئیتر ئەمەیە بەڕاستی یەک دنیا ترس قەلەقی دڵڕاوکێ خەم خەفەت هەموومانە نامێنێ لە ڕاستیە پاداشتەکەی زۆر گەورەیە ذیکر طبعا ذیکر تەنها عیبادەتێکە سنووری نییە ئەم سەروسەری نییە سەی قورئان بکەن یا ئەیها الذین ئامنوا اذکروا الله ذکرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا يعني جگە لەوەی هێندێک شوێن هەیە فەرمێ 33 جاروانە ئەینا دوای ئەوە ئیتر دەستت کراوەیە چونکە ذکر تەنها عیبادەتێکە لە ناو بەهەشتا جاتر هەچی تەمەنامانە خوایە ئێمە و هەمووم ئامادەبوانە لە بەهەشتا کۆ بکەیتەوە لە ناو بەهەشتایە خۆزگا ئەڵێ کێشەی بە قاچی خۆیە خۆزگا بریە کە کوردارە لە دەستی شکاوم کاشکا بگەڕامەتەوە بۆ دنیا لە بەهەشتا بگەڕامەتەوە بۆ دنیا بۆ زیاتر ئەستەغفر الله سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر بەتایەتی ئەم چوارەیان سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر کە خوای پەروەردگارە فەرمێ پێغەمبەر عەزیزە فەرمێ خوا سبحانه وتعالى إن الله اصطفى من الكلام أربعة ئەم چوار وشەی هەڵبژاردووە بۆی ئەوەی کە بە دەوری عەرشی خوای پەروەردگارە ینی هەمیشە وەکو هەنگ چۆن دەنگی دێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر و هەموویشێک لەمانەیە کەواتە ئەمە دەستیش ناگرێ بەڕێگاوە دەتوانی بیکەی لە کای چێش لێنان دەتوانی بیکەی ئایمابی ئەبوو حەنیفە فەرمێ شەوێکیان چوومە دەرەوە بۆ بەسەرکردنەوەی چەند مزگەوتێ بۆ مزگەوتێک سبحان الله هەموو ڕێگەم لێ گیرا و مزگەوت داخرا بوو هەر هاتم و ڕۆشتم ئاوەدانیەکم بینی کەسێکی تیا بوو بانگی کردم وتی وەرە لای من ئەلێ کە چوومە لای پیاوێک بوو نانەوا بوو
وتی وەرە جێگاشم هەیە خۆشت گەرم کەرەوە نوێژیش بکە لێرەگە نوێژەکەی ئەڵێ کە ڕۆشت مەژوورەوە سوبحان الله پیاوە ئاردەکە بێنە ئەستەغفر الله ئەستەغفر الله ئاوەکە ئەستەغفر الله هەویرەکە ئەستەغفر الله ئەستەغفر الله هەر یەک پارچە ئەستەغفر الله ئەستەغفر لێشەکەشی دوا ناکەوت ئەوانە لێم پرسییم هەموو ئەستەغفر الله چییە یکەیت ئەڵێ تی وەڵڵاهی ئەمە دەم لەزەت بینیوە لە ئەستەغفر الله هەموو داخوازی و داواکاریەکانم لای پەروەردگارم جواب دراوەتەوە هیچ شتێکم نییە بەڕاستی وەڵام نەدراوێتەوە یەک شتم ماوە جوابم نەدراوەتەوە نازانم چۆن بووە من زۆر تامەزرۆ و شەیدای دیداری ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلم ئیمامی ئەهلی سوننە حەزەکەم بە ڕوخساری شاد بم خوا ماڵت ئاواکە وەڵڵا ئەستەغفر الله تۆ وای لە من کرد بەم شەو من هێنات دەرەوە مزگەوت نەما تێی بچم ها من هاتمە لای تۆ خۆم خلخلاتمە بەردەست بەرەمی ئەستەغفر الله فعلا وایە بۆیە ئەستەغفر الله بۆ تەنهایی ئەستەغفر الله بۆ دامەزراندن ئەستەغفر الله بۆ منداڵ ئەستەغفر الله بۆ هاوسەرگیری ئەستەغفر الله بۆ باران ئەستەغفر الله ئەکبەر لە کاتی هەورە گرمە بوومە لەرزە لافا و تۆفان قەیران ترسناکی هەرێکێک لەمانەی کە هەیە ئەگەر ئەمە زاڵ بێ بە سەرمانە تخوا و خەڵکە لەگەڵ هەر هەواڵێ شتێکە بێ هەمووی تووشی دڵ ڕاوچی و قەلەقی بێ نا الله ئەکبەر الله ئەکبەر ئیتاوە ئەستەغفر الله لا إله إلا الله الحمد لله كاكا كاورا قرميك بي بوشي لي وي سبحان من يسبح الرعد بحمده ايوا ذكرك ياتي خو بمر زغار ما نابي بويا اميكا لخدمتها انا ابو موكو بيشراوي كورتي بكماوا نمونيك لجياني بيغمبر صلى الله تعالى عليه وسلم بينا بيشاوت صحابه كاتك بابند بون بموا شن آرام بون ابو هريره فرمي والله ڕۆژانە 12,000 جار وتومە ئەستەغفر الله کێژمارەکەڵی لاو زۆرە بەس تەطبیقی کە بزانە زۆر نییە یعنی تۆرە بە سێ دەقەت نایەوە 100 جارێک کەم نیڵێم بەخوا لەبەرەوە بەڵام ئەمە ئەبوو هورێرەی چۆن گەورە کردووە لە دنیا و لە قیامەتە لە کاتێکا پابەندە بەمەوە لە ناو نوێژە دەرفەتت هەیە کاتت هەیە ئێمە سەحابەمان هەیە لە ناو نوێژە سبحان ربي العظيم يا سبحان ربي الأعلى حفتا جار فرمويتي كاتي هبو بو چونکە لەزەتە بینێ لە عبودیەتی لەگەڵ خوای پەروەردگارە کاتێک ئێوە لەگەڵ خوای پەروەردگارە گفتوگۆ و توێژ بکەوانە بۆیە ئینشاءڵڵا ئەم خۆراکی ڕۆحەمان وەکو یادخستنەوەیەک تەقویەیەک بۆ ئەوەی زیاتر و زۆرتر بە تایبەتی خەڵک بەرچاوڕوون بکەین و خەڵکی زیاتر زۆرتر سوودمەند بن لەم بوارە ڕۆحی ئیمانیە بەڵام بوارە مادی و بوارە ئەخباری و بوارە ئیعلامی و هەرێکێک لەمانەی کە هەیە بەڕاستی زیاتر دڵەکان ڕقەکەن و خەم و خەفەت زۆرترەکەن شەیطانیش لە پشتی هەمویانەوەیە الشەیطان یعیدکم الفەقر هەمیشە هەواڵی ترسناک و هەواڵی نەخۆشی و هەواڵی فەقیری و هەواڵی قەیران شەیطان لەوە سەرچاوە دەگرێ و خەڵکیش بەمە بەڕاستی خوا لە بیری خۆی باتەوە یان خوای لە بیرە برێتەوە یا خوای لە بیرە چێتەوە بۆیە چەندێک لەگەڵ خوای پەروەردگارا بین خوای پەروەردگار ئەوەندە لەگەڵمانایە یا الله یا حەی و یا قیوم یا ڕەحمان و یا ڕەحیم یا من لا إله إلا أنت پەروەردگارە هیدایەتی دڵمان بێ هەمیشە تۆمان لە یاد بێ یا الله هیدایەتی چاومان بێ ببینینی دەسەڵاتی تۆمان بیر بکەوێتەوە لەم مەخلوقاتانە یا الله هدايتي زمان من بي هميشه ترو باراو بي باستغفر الله سبحان الله الحمد لله لا اله الا الله الله اكبر يا الله من الذاكرين والذاكرات اجمار من كي يا ارحم الراحمين يا ربي خويا لغناي هم لا يكمان خوش بي شفاء نخوشي مسلمانان بي هر كسن لهر كوهن يا رب العالمين خويا مال ومدال من عاقبه خير كي صالح وصالحان كي يا رب العالمين يا ربي خويا للدار كارم ولات من لبتاي ورزی و لە بەڵا و مصیبەتەکان بپارێزی یا ربی خوای بۆ خاتری گەورەی خۆت و ناپیرۆزەکانت ئیسلام بە ئێمە عەزیزکەی ئێمەش بە ئیسلام عەزیزکەی یا ربی خوای ساڵی 2020 ساڵی عیزەتی ئیسلام بێ ساڵی شکۆی مسلمانان بێ ساڵی گێڕانەوەی هەیبەت و شکۆی سنەتی ڕەسوڵ الله بێ صلی الله تعالی عەلەیه وسلم ساڵی گەڕانەوەی سەربەرزی بێ بۆ هەژاران و لێ قەوماوان ساڵی نەمان و تیاچوونی زاڵ مستەمکارانیش بێ یا ئەرحەم الراحمین یا رب العالمین لە داواکارین گرفت و کێشە و قەیران و ناڕەحەتی هەر مسلمانەکەی بۆی چارەسەرکەی لە گوناهی هەموو لایەکمان خۆش بی اللهم آمین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين